لەسەری ساڵێکی کۆچی داین کە ئەو ساڵەیە بەوەوە ناونراوە کە پێغەمبەر و هاوڵان صلى الله عليه وسلم ڕزای خوای پەروەردگار لە هەموو هاوڵانی پێغەمبەر بێت لە مەککەوە کۆچ دەکەن بەرەو مەدینە. ئەو سەری ساڵە کە سەری ساڵی کۆچیە بەوەوە و لەوەوە ناونراوە ساڵی کۆچی. ئینسان هەر کاتێک ساڵێک دەڕوات، مانگێک دەڕوات، سەعاتێک لە تەمەنی ئینسان دەڕوات، دەبێ بە خۆی دابچێتەوە لە هەموو سەری ساڵ و مانگێک. ئەگەر چاکەی کرد بێ لەو ساڵەیەدا سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکات، ئەگەر خوا نەخواستە ئینسان خراپەیەکی کرد بێتەوە بۆ پەشیمانی دەرببڕێت. بۆچی؟ چونکە ئینسان لە ڕۆژی قیامەتێدا بەپێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عن عمره فيما أفناه، ئینسان لێی دەپرسرێتەوە ئەو ژیان و تەمەنەت لە چیدا سەرف کرد و چیت کرد ئەو تەمەنەی کە خودای پەروەردگار پێیدای، ئەو ساڵ و مانگ و ڕۆژانەی خوای گەورە پێیدای، ئەوەت لە چدا سەرف کرد لە ڕۆژی قیامەتدا ئینسان لێی دەپرسرێتەوە. کەواتە هەر ساڵێک دەڕوات لە تەمەنی ئێمە کەم دەکا ئینسان دەبێ بە خۆی دابچێتەوە و ئینسان بەڕاستی دەبێ حیسابی هەموو دەقەیەکیش لە ژیانی دابکات، چونکە لە ڕۆژی قیامەتدا ئینسان بەرپرسیارە و لێی دەپرسرێتەوە لە هەموو ئەو ناز و نیعمەتانەی کە لە دنیادا بە ئینسان دراوە لە سەروی هەموویانەوە. ژیان و تەمەنی ئینسان پرسیاری لەسەر لە ڕۆژی قیامەتێدا. ئەنجا ئەو کۆچە کە پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم کردیان بەرەو مەدینە، وەرچەرخانێکی گەورە لە ژیانی موسڵماناندا ڕوویدا، بەوەی کە تا ئێستا موسڵمانان لە مەکە دەستەڵاتیان نەبوو، دەسەوسێنرانەوە، بەڵام چوون بۆ مەدینە دەستەڵاتیان پەیدا کرد و هەروەها ئازاد بوون لەوەی کە لە مەکەدا ئازاد نەبوون، بەڵام لە مەدینەدا ئەنجا بە ئازادی ژیان. بۆیە کۆچ پێمان دەڵێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دینیان لەلا لە هەموو شتێک گرنگتر بوو، بیر و باوەڕیان لەلا لە هەموو شتێک گرنگتر بوو، بۆیە دەستبەرداری هەموو ماڵ و سامانێک دەبوون فی سەبیلی ئەوەی کۆچکەن بۆ مەدینە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەنجا لەوەدا چەند دین داستانمان هەیە کە هاوڵان کاتێک کە ڕۆیشتونە ماڵ و سامانەکەیان بەجێهێشتووە، هەر ئەوە کە بچن بۆ لای پێغەمبەر، بچن بۆ مەدینە بۆ شوێنێکی ئازاد، ئەوە پێمان دەڵێ هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. و هەر کەسێکی دیکەی موسڵمانی ڕاستیش هەمیشە بیر و باوەڕ و عەقیدە و مەبدەئەکەی پێ لە هەموو شتێکی دنیا گرنگترە. ئەوە موسڵمانی ڕاست و تەواوە کە لە پێناو بیر و باوەڕەکەیدا بژیێت، لەکوێ دینی سەلامەت بێ لەوێ بێت. ئەو کۆچە پێمان دەڵێ هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتیان ئێمە دەمانەوێت دینمان سەلامەت بێت، با ژیان و ماڵ و سامان هەر لە خەتەردا بێ، بەڵام دین لەکوێ سەلامەت بێ ئێمە لەوێ دەبین. ئەوە دەرس و پەندی کۆچە. ئەنجا ئەو کۆچە دوو جۆر و دوو مانای هەن، کە یەکێکیان ئەوەیە کە ئینسان بەلاشە کۆچکا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە، لە شوێنێکی خراپ بۆ شوێنێکی چاک، لە لای کەسانێکی خراپ بۆ لای کەسانێکی باش و شوێنێکی باش. ئەنجا جۆری دووهەمی کۆچ ئەوەیە کە ئینسان بەدڵ کۆچ کات بەرەو لای خودای پەروەردگار، بەدڵ پشت لە تاوان و گوناه کات و بەرەو لای خودای پەروەردگار بڕوات. ئەنجا لە هیجرەتی دڵ بریتیە لە هیجرەتکردن لە گوناه و تاوان، پشتکردنە گوناه و تاوان، وەکو خودای پەروەردگار دەفەرمێت وەڕوجز فەهجوڕ، لە هەرچی گوناه و تاوان و خراپە هەیە پشتی تێکە و هەروەها وازی لێبێنە. پێغەمبەریش دەفەرمێت صلی الله عليه وسلم والمهاجر من هجر ما نهى الله عنه، مهاجر ئەو کەسەیە کە پشت لەوە دەکا کە خودای پەروەردگار نەهی لێ کردووە، واتە ڕووی لێ وەردەگێڕێت و هەروەها وازی لێدێنێ، ئەو کەسە مهاجرە. لە فەرمایشتێکی دیکەدا کە فەضالەی کوڕی عوبەید بۆمان دەگێڕێتەوە کە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجی ماڵ ئاواییدا فەرمووی ئەلا ئوخبیڕکم بالمؤمن، ئایا ئاگادارتان کەمەوە بەوەی کە ئینسانی ئیماندار کامەیە و کێیە، سیفەتەکانی چییە، ئینسانی ئیمانداری ڕاستەقینە کێیە؟
پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئیمانداری ڕاست، ئیماندارێک کە سیفەتی ئیمانداری ڕاستەقینەی تێدا بێت، فەرمووی من ئەمینەه الناس على أموالهم وأنفسهم، ئەو کەسەیە کە خەڵک لێی ئەمین بێ لە نەفسی و هەروەها لە ماڵی، لەوەی کە زیانی لێنادا لە ڕووی نەفسیەوە، لە ڕووی جەستەوە زیانی لێنادات، و هەروەها لێی ئەمین بی لەوەی کە ماڵ و سامانت ناخوات و زەرەر و زیانت لێنادا لە ڕووی ماڵ و سامانەوە. ئەنجا فەرمووی والمسلم من سلم الناس من لسانه ويده، مسلمانیش ئەو کەسەیە کە خەڵک لە زمانی ئەمین بێت و لە دەستی ئەمین بێت، وەختێک کە لە بەڕۆڕوویدای، وەختێک کە پشتی تێدەکەی لە دەستی و هەروەها لە زمانی ئەمین بی. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە مسلمانە، ئەوە سیفەتی ئینسانی مسلمانی ڕاست و تەواوە. ئەنجا فەرمووی والمجاهد من جاهد نفسه في طاعة الله، مجاهد و تێکۆشەریش ئەو کەسەیە کە لەگەڵ خۆیدا خەریک دەبێت، لەگەڵ خۆیدا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە واز لە هەرچی گوناه و تاوانە بێنی و ڕوو بکاتە تاعەت و عیبادەتی خودای پەروەردگار، ئەوە مجاهیدە برم. ئەنجا فەرمووی والمهاجر من هجر الخطايا والذنوب، ئەدی مهاجر کێیە؟ ئەو کەسەیە کە پشت لە گوناه و تاوان دەکات، ئەو کەسەیە کە واز لە گوناه و تاوان دێنێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسە مهاجرە بۆ لای خودای پەروەردگار، واتە یەکێک لە ماناکانی هیجرەت کە هیجرەتی دڵە بریتیە لە واز هێنان لە گوناه و تاوان کە بۆ ئەوڕۆی ئێمە زۆر گونجاوە. هەر کەسێک دەیەوێ مهاجیر بێت با پشت لە گوناه و تاوان کاواز لە گوناه و تاوان بێنێت، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسە مهاجیرە لە پێناوی خودای پەروەردگاردا هیجرەتی کردووە و وازی لە گوناه و تاوان هێناوە. محەممەدی کوڕی کەعب فەرموویەتی خۆشترین شت کە ئەمن پەرستنی خودای پەروەردگاری پێ بکەم و خوای پەروەردگاری پێ بپەرستم بریتیە لەوەی کە واز لە گوناه و تاوان بێنم. واتە چاکترین جۆری پەرستنی خودای گەورە ئەوەیە کە ئینسان واز لە گوناه و تاوان بێنێ لە دوای تەوحید و یەکتا پەرستی خودای پەروەردگار. سەهلی کوڕی عەبدوڵڵا فەرموویەتی هەندێک کار و کردەوە هەیە ئینسانی چاک و خەراب دەیکات، بەڵام واز هێنان لە گوناه و تاوان تەنها ئینسانی ڕازگۆ دەیکات، چونکە تەنها بە ئینسانی ڕازگۆ دەکرێت، بە ئینسانی ئیمانداری تەواو دەکرێت، بە ئینسانی ئیماندارێکی چاک و ڕێک و پێک و دڵساف دەکرێت. ئینسانی ڕازگۆ دەتوانێت واز لە گوناه و تاوان بێنێت. مانایەکی دیکەی هیجرەتی دڵ ئەوەیە کە ئینسان هیجرەت کات لە لای کەسانی خەراب، هیجرەت کات لە لای کەسانی بێدین، بەڵکو وازیان لێ بێنێ و هەروەها پشتیان تێکات. بۆیە خودای پەروەردگار دەفەرمێ وەصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا، ئارام بگرە لەسەر ئەوەی کە ئەو بێباوەڕانە دەیڵێن و هەروەها پشتیان تێکە وازیان لێ بێنە بە پشتێکردن و وازهێنانێکی زۆر جوان و ڕێک و پێک. ئەوەش مانای هیجرەتکردنە بۆ لای خودای پەروەردگار. مانایەکی دیکەی هیجرەت ئەوەیە کە ئینسان دڵی بۆ لای خودای پەروەردگار بڕوات، بە دڵ هیجرەت کات بۆ لای خودای پەروەردگار بەوەی کە ڕوو بکاتە خوای پەروەردگار بە تاک و تەنهایی بە ئیخلاص، تەنها مەبەست پێبوون، تەنها مەبەست خودای پەروەردگار بێ و بە ئیخلاسیەتەوە ڕوو بکەیە خودای پەروەردگار، ڕووی دڵت بکەیە خوای گەورە. ئەوەش مانایەکی هیجرەتکردنە بۆ لای خودای پەروەردگار. مانایەکی دیکەی هیجرەتی دڵ ئەوەیە کە ئینسان هیجرەت کات لە هەرچی سیفەتی خەراپی دڵ هەیە، لە هەرچی ئافات و بەڵاو موسیبەتی دڵ هەیە، لە هەرچی بەڵاو موسیبەتی زمان هەیە، وازی لێبێنە ئەو کەسە مهاجیرە بۆ لای خودای پەروەردگار و کەسێکە هیجرەتی کردووە. ابن القیم فەرموویەتی خوای پەروەردگار کاتێککە دەفەرمێت إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم، بەڕاستی چاکەکاران لە ژیانێکی ئەو پەڕی خۆشی و ناز و نیعمەتدان و خراپکارانیش لە ژیانێکی ناخۆش و هەروەها لە سزادان. فەرموویەتی وا نەزانن ئەوە تەنها لە قیامەتێدایە کە ئیماندارتن لە خۆشی و ناز و نیعمەتدایە، بەڵکو ئینسانی ئیماندار لە دنیادا لە ئەو پەڕی خۆشی و ناز و نیعمەتدایە لە سایە ئیمانەکەی،
إن الأبرار لفي نعيم. ئەنجا لە ئەو پەڕی سەلامەتی دڵدایە لە سایە ئیمانەکەی دڵی پاکە، چونکە ئینسانی ئیماندار دڵی خۆی پاک دەکاتەوە. ئەنجا لە ئەو پەڕی ژیانێکی خۆشدایە لەگەڵ خودای پەروەردگاری خۆی لە دنیادا خۆشترین ژیانی هەیە لە سایە ئیمان. لە ناو قەبریشدا ژیانی خۆشە و لە ڕۆژی قیامەتێشدا ئینسانی ئیماندار لە سایە ئیمانەکەی خۆشترین ژیانی هەیە. بۆیە یەکێک لە زانایانی سەلەف دەفەرمێت سوێن بەخوای پەروەردگار هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە زۆری نوێژ و ڕۆژوو پێش ئێوە نەکەوت بوونەوە. ئەی بەچی پێشتان کەوتونەوە هاوڵان؟ فەرمووی بە شتێک کە لە دڵیاندا جێگیر بوو، بریتی بوو لەوەی کە ئیخلاصیەتیان بۆ خوای پەروەردگار بەهێز بوو، بریتی بوو لەوەی کە دڵیان پاک بوو بەرامبەر خوای پەروەردگار و بەرامبەر هەموو مەخلوقاتی خودای پەروەردگار. سوفیانی کوڕی دینار دەفەرمێ گوتم بە ئابی بەشیر کار و کردەوەیەکم پێ بڵێ لەوانەی پێش خۆمان کە کار و کردەوەیەکی زۆر چاک بوو بێت چ کارێکیان دەکرد کە کارێکی زۆر باش بوو بێت؟ هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها ئەوانەی دوای ئەوان بەچی ئاوا لە خودای پەروەردگار نزیک ببوونەوە کار و کردەوەیەکم پێ بڵێ کە کار و کردەوەیەکی زۆر باش بێت و ئەوان ئەنجامیاندا بێت. دەفەرمێ فەرمووی کان و یعملونە یەسیڕەن، ئەوان کردەوەی کەمیان دەکرد بەڵام پاداشتی زۆریان دەبرد، لە بەرامبەر کارێکی زۆر کەمدا پاداشتێکی زۆر گەورەیان وەردەگرت. دەفەرمێ گوتم جا باشە ئەوە چۆن کارێکی گچکەیان دەکرد و کەمیان دەکرد بەڵام پاداشتیان زۆر بوو؟ فەرمووی ئەوان لەبەر چی لیسەلامەتی سەدوورهم، لەبەرەوەی دڵیان پاک بوو، لەبەرەوەی دڵیان چاک بوو، لەبەرەوەی ئیخلاصیان بەهێز بوو لە دڵ و دەرونیاندا کار و کردەوەیەکی کەمیان دەکرد بەڵام پاداشتێکی زۆریان وەردەگرت. کەواتە یەکێکی دیکە لە جۆرەکانی هیجرەتکردن بریتیە لە پاککردنەوەی دڵ و دەروون، بریتیە لە واز هێنان و پشتکردنە گوناه و تاوان، بریتیە لەوەی کە ئینسان دڵێکی سەلامەت و چاکی هەبێت، بریتیە لەوەی کە ئینسان دڵێکی هەبێت تەنها ڕەزامەندی خودای پەروەردگاری تێدا بێت، بوغز و حەسادەتی تێدا نەبێت، غەشی تێدا نەبێت، ئەو کەسەی خاوەنی ئەو دڵە بێت بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی بەهەشتیە. خوای گەورەش دەفەرمێ لە ڕۆژی قیامەتێدا یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەو ڕۆژەیە کە ماڵ و سەروەت و سامان و هیچ شتێک سوودی نییە بۆ ئینسان، إلا من أتى الله بقلب سليم، إلا مەگەم ئەو کەسەی هات بێتەوە لای خودای پەروەردگار، چوو بێتەوە حزوری پەروەردگار بە دڵێکی چاک ساف ڕێک و پێک، سەلامەت لە هەموو گوناه و تاوانێک، سەلامەت لە هەموو شیرک و کوفرێک، سەلامەت لە هەموو ئینسانێکی زاڵم و ستەمکار، سەلامەت لە هەموو گوناهێک، لە هەموو بوغز و حەسادەتێک. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسە لەو ڕۆژەیەدا ئەو دڵە سوودی هەیە برام، ئەو دڵە خاوەنی ئەو دڵە کەسێکە ئینسانێکی بەهەشتیە و خودای پەروەردگار لێ ڕازی دەبێ و دەیباتە بەهەشتەوە. دوعا دەکەین و دەڵێن دا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی وامان لێ بکەی لەسەری ساڵی ئەو کۆچیەدا بۆ خۆماندا بچینەوە، ئەگەر چاکەیەکمان کرد بێ سوپاسی تۆی لەسەر بکەین، ئەگەر خراپەیەکمان کرد بێ وامان لێ بکەی واز لە هەرچی گوناه و تاوان و خراپە هەیە بینین بەدڵ بگەڕێینەوە بۆ لای تۆ. خوایە داوات لێ دەکەین لەسەری ساڵی ئەو کۆچیەدا لە یادی هیجرەتی پێغەمبەر و هاوڵاندا صلی الله عليه وسلم ئێمەش بەدڵ هیجرەتکەین بۆ لای تۆ، ئێمەش پشتکەینە گوناه و تاوان، وامان لێ بکەی تەوفیق و هیدایەتمان دەی، ئیمانەکەمان ئەوەندە بەهێز بێ هەرچی خراپە هەیە لە دڵماندا بێتە دەرێ و هەرچی چاکە و ڕەزامەندی تۆ هەیە لە دڵ و دەروونماندا جێگیر بێت. یا ڕەبی خوایە گیان وامان لێ بکەی کەسانێک بین خاوەنی دڵێکی پاک و زمانێکی پاک بین و ئەهلی بەهەشت بین، تەوفیق و هیدایەتمان دەی بە ئیمانەوە بمان ژیێنی، بە ئیمانەوە بمان برێنی، وامان لێ بکەی کە پشتکەینە گوناه و تاوان بەدڵ ڕوو بکەینە تۆ. یا ربي خويا جان بخاطرنا وجوانا كان يخوت كي أتوش لمن راضي بي. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.